و ئێمە هاتووین ماوەیەکە پشتیوانی نۆژەنکردنەوەی یانەی وەرزشی سەیدسادقمان کردووە و ئەمڕۆ هاتووین بزانین گەیشتوتە کوێ ئیشەکان خۆشحاڵین کەەوە بینین خەریکە بەرەو کۆتایی ئیشەکانیان نەڕوات و ئیشەڵا بۆ پێنجشەمە بۆ یاریەکەیان ئامادە ئەبن و یاریەکی چاکی تیاکەن و نەتیجەیەکی باشیش بۆ خۆیان هێنن. سەیدسادق بەشی خۆی پرۆژە هەیە کە وەستاون ئاگاداری ئەوەی لە هەمان کاریشە بودجەمان تەرخان کردووە بۆ ئەو پرۆژانەی کە وەستاون، بەڵام خۆتان نەزانن لە ساڵی ڕابردوو و لە چەند ساڵی ڕابردوو ئەولەویەتی ئێمە وەکو حکوومەت دابینکردنی موچە بووە. بۆیە تاکو ئێستا شکر پرۆسەی موچە کەوتووەتە سەرسکەی خۆی، ئەو پارەی کە لە بەغاوە دێت مانگانە هاتووە، بەڵام لە پاڵ ئەوەشە ئەو بڕەپارەی کە ئەمێنێتەوە بۆ پرۆژە تەرخانەکرێ و بێگومان سەیدسادقیش بەشی خۆی وەرەگرە لەو پرۆژانەی کە وەستێنراون. پێمان وایە بە ئومێدێکی زیاترەوە، بە مەعنەویاتێکی بەرزترەوە، بە ڕوئیایەکی ڕوونترەوە ئەتوانین هەرێمەکەمان وڵاتەکەمان بگەێنین بە کەنارێکی ئارامتر و ئەو کارانەی کە لێرە چڕبوونەتەوە ئەم فترەیە بیان گوازینەوە بۆ بەغا پرۆسەی پێکەنانی حکوومەتی تازە لە عێراق دەست پێکە و بەرەبەرە خۆمان ئامادە بکەین بۆ ئینتیخاباتی کوردستان.